بەڕێز گەیلان حاجی سدیق سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی هەولێر وەردەگرم. کاک گەیلان زۆر سوپاس بۆم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ دەکەم مادام بە ئەسی کۆدا کۆتاییم پێهێنا بابەتەکەم وەکو ئەو داتایانەی خستمە ڕوو ئەسی کۆدا دەتوانێت خزمەت بە هەرێمی کوردستانی شکا بەو جۆرەی هەیە و لە هەرێمی کوردستان تا چەند بازرگانان ئیسیجابەیان هەیە بۆ ئەم سیستمە؟ سەرەتا زۆر سوپاس سلااو و ڕێزم بۆ جەنابت و بینەر و بیستەرانی تەلەڤیزیۆنەکەتان. هەروەکو دەزانن حکوومەتی فیدرالی ماوەیە کە سەرقاڵی ئەوەیە کە چێسکۆدا لە هەموو عێراق پەیڕەو بکات و ئەو سیستەمە ببێتەوەی کە بە ئەوەی ئەوان بە پێڕاگەاندەکانی ئەوان کە ڕێکخەرێک دەبێ بۆ باجی گومرجی و باجی دەرامەت و هەروەها ڕێگە لە گەندەڵی دەگرێ بە شێوەیەک لە شێوەکان کە لە سنوورەکانی عێراقدا دەکراتە ئەم ساتەوەختەی ئێستا و بەردەوامیشی هەیە. ئەوە وای کردبوو کە داهاتی سنوورەکانی ئەوان بە شێوەیەکی پەرت و بڵاو یاخود بەرچاو لە کەمیدا بێ، بۆیە ئەوان بە ئەوەی خۆیان پەنایان بردوتە بەر سیستەمی چێسکۆدا بۆ ڕێکخستن و ڕێگەگرتن لە گەندەڵی کاری بازرگانی و لە ڕێگای گومرگەکان و سنوورەکانەوە. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە دەیبینین لە هەرێمی کوردستان هەموو ئەو ڕێگایانەی کە حکوومەتی فیدرالی دەیگرێتە بەر بۆ ڕێکخستنی کاری بازرگانی بە شێوەیەک لە شێوەکان هەرێمی کوردستانی تێدەکاتە ئامانج لەوەی کە هەرێمی کوردستان لەو ڕێکارانە تێیدا زەرەرمەند بێت. ئەوەی کە جێی نیگەرانی ئێمە وەکو هەرێمی کوردستان لە جێبەجێکردنی سیستەمی چێسکۆدا هیچ تایبەتمەندی هەرێمی کوردستان لە بەرچاو نەگیراوە و سنوورەکانی هەرێمی کوردستان لە بەرچاو نەگیراون و ئێمە ئەگەر بینە بگەڕێنەوە بۆ 1-2 ساڵی ڕابردوو هەمیشە حکوومەتی فیدرال لە ڕێگای ئەو کارانەی کە دەیەوێت بیکە جۆرێک لە جۆرەکان فیشار دەخاتە سەر هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە. ئەوە بوو لە سەرەتادا دەستی بەوە کرد کە کارگەکان دەبێ هەموو لە بەغدا تۆمار بکرێن، دووبارە تۆمارکردنەوەی کۆمارکان لە بەغدا بێ، ئەو دوای ئەوە کۆمپانیاکان هەموو ئیجبار بکرێن کە دەبێت لە بەغدا تۆمار بکرێنەوە دووبارە و هیچ ئەهەمیەتێک و گرنگجیەک بە موسساتی هەرێمی کوردستان نەدا. ئێمە حقیقەت نیگەرانین لەو بابەتانەی کە حکوومەتی فیدرالی تاگلایانە بەبێ ئەوەی ڕاوێژ لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بکات ئەو بابەتانە دەچنە بواری جێبەجێکردنەوە لە کۆتاییدا بازرگانان و خاوەن کۆمپانیاکانی ئێمە لێی زەرەرمەند دەبن. ئەوە تا ئەوە چەند ڕۆژە بانکی مرکزی ڕێگا نادات کە کۆمپانیاکانی ئێمە ئەوانەی کە کاڵا هاوردە دەکەن لە وڵاتانی تورکیا و هەندێک وڵاتی دیکە کە تاکو ئێستا سیستەمی چێسکۆدا تێدا جێبەجێ نەکراوە پارەکانیان حواڵە بکەن بۆ وڵاتانە. و پێم وایە ئەوەی کە ئێستا ڕوودەدا جگە لە هەرێمی کوردستان کە لێی نیگەرانە ئەمڕۆ ئێمە بیستمان لە ڕێگەی یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراقەوە کە ناڕەزایەکی یەکجار زۆر لە عێراقیش لە بەرزبوونەوەی نرخی گۆمرجی و ئەوەی زەریبیدا هەیە ئەوە بۆتە هۆی بارگرانیەکی یەکجار زۆر لەسەر ئەو بازرگانانە لە کۆتاییدا دەبێتە بارگرانیەکی زۆر لەسەر هاوڵاتی کە لە ئێستادا پێم وایە هاوڵاتی عێراق و هەرێمی کوردستان تحملی ئەو گرانیەی ناکا کە لە ئێستادا حکوومەتی عێراق بێتە هۆی بارگرانیەکی گران. باشە دواتر پرسیاریەوەت لێ یەکەم تا چەند لە بابەتی بەرزکردنەوەی باجی گومرکیش ڕاوێژ بە هەرێمی کوردستان کراوە یاخودنا، بەڵام باسێکی ئەو بەو جۆرەی کە باسی سیستمی سیکۆدات کرد وەکو خودی سیستمەکە خۆی ئەوەی کە زانیاریە لەبارەی سیستمەکە سیستمەکە سیستمێکی باشە، بۆچی هەرێمی کوردستان لێ نیگەرانە و پێی وایە کە عێراقی لە ڕێم سیستمەوە لە قاڵبی بدا؟ بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەی کە هەموو شتێک ڕێک بخرێ لەگەر تەنزیمی ئیش و کارەکانی گومرجی و بازرگانین بەپێی دەستوری عێراق مادەی 24 کە فەراهەمکردنی ئازادی بازرگانی لە ئەستۆی حکوومەتی عێراقدایە. بەڵام ئەوەی ئێمە دەیبینین نەک فەراهەمکردنی ئازادی بازرگانی نییە، بەڵکو ڕێگەگرتنە لە
ئازادی بازرگانی ئەوە تا ماوەی چەند ماوەیەکە لە ڕێگەی بازگەکانی حکوومەتی فیدراالیەوە ڕێگا لە کاڵاکانی هەرێمی کوردستان دەگیرێ و بە بیانووی جۆرا و جۆر بەڵ ئەو کێشەیە بەردەوامەکە گەیلان ئەگەر سیستم بەڵێ تاکو ئێستاش بەردەوامە و ئەوەی ئێمە لی نیگەرانین کە لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوودا بە تەواوی ڕێگە بگرن بەڕاستی ئەگەر ئەو کاڵایانە لە ڕێگەی ئێچسکۆدەوە هاوردەی هەرێمی کوردستان نەکرابن لەوانەیە ئیتر بنکەکان یا بازگەکانی حکوومەتی فیدرال ڕێگە بەو کاڵایانە نەدەن. بەڕاستی ئەوە نیگەرانیەکی گەورە دروست دەکات لەلایەن بازرگانان و خاوەنکارەکانی هەرێمی کوردستان. ئێمە لەگەڵ ئەوەی داین ڕێک بخرێ و لەگەڵ ئەوەدا بووین کە ڕێکخستنەکە هەموو عێراق بگرێتەوە بۆی ئازادی فراهەمکردنی ئازادی بازرگانی لە هەموو عێراق وەکو یەک بێت. بەڵام من پرسیار دەکەم لە حکوومەتی عێراقی ئایا سنوورەکانی ترس لێ دەکا بۆ نمونە ئەو ساڵانە نزیکەی 7 بۆ 8 میلیارد دۆلار کاڵای ئێرانی هەناردەی عێراق دەکرێت ئەی سنووری ئایا ئێچسکۆدا لە سنوورەکانی ئێرانیشدا دەنێ و جێبەجێ دەکا؟ واتە تا ئێستا ڕوون نییە ئەمە گشتانی پێکرێ بۆ هەموو خاڵە سنوورەکان یاخودنا. بۆ نمونە ئەوە یەکێک لە گرفتەکانە بێگومان ئێران وڵاتێکی دراوسەیە و ساڵانە نزیک 8 میلیارد دلار هەناردەی هەیە بۆ وڵاتی عێراق بە شێوێک بۆیە من پێم وایە پەلەکرا لەو سیستەمە دەبواە ڕاوێژی زیاتر بە هەرێمی کوردستان بکرێ بگەنە ڕێککەوتنێک لەگە هەرێمی کوردستان لەو بارەیەوە و میکانیزمێکی وادانرا بە کە هەرێمی کوردستانی شتێدا زەرمەند نەبە. من لەو ڕۆ نیگەرانم هەرچەندە ئێمە وەکو ژووری بازرگانی پیشسازی هەولێر نیگەرانی خۆمان گەیاندووە لە ڕێگەی یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق و بەیانیش ئێمە نووسراوێکی فەرمیمان ئامادە کردووە هەم ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەکەین هەم ئاراستەی حکوومەتی عێراقی دەکەین کە ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین لەبارەی ئەو جێبەجێکردنەوە و بەرزکردنەوەی نرخی گۆمرجی و باج لە سنوورەکان. باش. عێراق ئەوەکەوەی کە باسی کرد باجی گومرکی بەرز کردوتەوە بۆ هەزاران کاڵا و ئایتم و شمەکە داخلی هەرێمی کوردستان دەکرێن. لەم بابەتانەیە عێراق تاکڕەوانە بڕیارەدا یاخود پرس و ڕاوێژ بە ژوورە بازرگانیەکان و هەروەها لایەنی پەیوەندیدار لە هەرێمی کوردستان دەکات. لە ڕاستیدا من تەنها دەتوانم وەکو ژووری بازرگانی وڵامی جەنابەت دەمەوە ئێمە وەکو یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان چی وەکو ژووری بازرگانی و پیشسازی هەولێر هیچ ڕاوێژێک بە ئێمە نەکراوە و لە هیچ لەو بابەتانە ڕێئیمان وەرنەگیراوە بەداخەوە و حکوومەتی فیدرال پێم وایە حتا ڕێی یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراقیشی وەرنەگرتووە لەو بابەتە بۆیە ئێستا یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق ڕەزا ناڕەزین لەو بابەتە و ئەمڕۆ و بەیانیش پێم وایە خۆپیشاندانێک لە دژی ئەو بەرزکردنەوەی باج لە بەغدا ڕێک خراوە و ڕێک دەخرێت لەبەرەوەی بەڕاستی زیان بە هەموو بازرگانانی گەیاندووە و لە کۆتاییشدا زیانی بازرگانان واتە زیانگەیاندنە بە هاوڵاتی. باشە. بابەتی بازرگانی و پەیوەندی بازرگانی لەگەڵ وڵاتاندا بەم بڕیارانە تا ڕادەیەک لەمپەری بۆ دروست نابێ و گرفتی بۆ دروست نابێ؟ بێگومان بۆ نمونە ئێمە لەگەر وڵاتی تورکیا یاخود وڵاتانی دیکە ئەگەر ئەو سیستەمە لێرە جێبەجێ نەکرێ و بتوانین بە سیستەمێکی دیکەی ئەوە کار بکەین لەوانەیە کێشەمان بۆ دروست بێ و لەوانەیە بازرگانەکانی ئێمە ئیتر نەتوانن پارەکانیان حواڵە بکەن بۆ وڵاتانی دەرەوە بێگومان ئەوە کێش بۆیە من دەڵێم کە بڕیارەکە بە دراسەیەکی ورد نەکراوە دەبواە پێگەی هەرێمی کوردستان خصوصیەتی هەرێمی کوردستان لە بەرچاو بگیرێ ئێمە زیاتر لە 30,000 کۆمپانیامان لە هەرێمی کوردستان هەیە و ئەو هەموو کارگە و کارخانانەی کە ئەمانە هەموو دەبێتە هۆی پەکخستنیان. بەڵێ بەڕێز گەیلان حاجی سدیق سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی هەولێر زۆر سپاس ماندوومان کردی.